بەرەبەیانی تقریبان سعات سێی بەیانی ڕووداوێکی نەخوازراو لە شارۆچکەی ڕانی ڕوویدا ئەویش لە ئاکامی بە پێی وتەی کە سوکاری کە گێڕایەنێتەوە مۆبایلیان کردو بە شەحنەوە لەسەر قەنەفەیەک بۆ گڕی کردو بۆتە هۆی سووتانی ماڵەکەیان لە ئاکامی ئەمەدا حەو کەس برینار بوون لەو حەو کەسەیەکیشان کە نەنشیانە تەمەنی 6 ساڵە هەر لە شوێنی ڕووداوەکە کۆچی دوایی کردو نەهێنراوەتە سلێمانی ئەو 6 کەسەی کە گەێنراوەتە سلێمانی لە دەوروبەری ساعت 5 بەرەبەیان گەشتونەتە ئێرە کە بریتیبوون لە 4 مناڵ دایکیان لەگەڵ خاڵی مناڵەکان خاڵی مناڵەکان ڕێژەی سوتاوەکەی لە ساهەش بوو لە ڕووی تەندروستیەوە جێگیر بووە لەبەر حاڵەتی کۆچی دوایی دایکی لەسەر مەسئولیاتی خۆی گەڕاوەتەوانێت چۆتە دەرێ لە خستەخانە ئەوەی کەماونەتەوە لێرە بریتی بۆ لە 4 مناڵ و لەگەڵ دایکیانە دوان لە مناڵەکان کە کوڕ بوون تەمەنیان 13 ساڵ بووە یەکشان 6 ساڵ بووە کۆچی دوایی کردووە کە ڕێژەی سوتانەکەیان لە سا 22 بە 27 بووە ئەو دوانەی کە لە ئێستا ماونەتەوە کچ و کوڕێکن 9 ساڵێک و 10 ساڵێ کە یەکیان ڕێژەی سوتانەکەی لە سا 6 ئەوی کەشیان ڕێژەی سوتانەکەی لە سا 29 و دایکیشان تەمەنی 33 ساڵە و ڕێژەی سوتانی لە سا 30 بەداخەوە ڕێژەی سوتانی ئەم کەسانە بەو دەرەجەیە نەبووە کە بگەن ئەم حاڵەتەی کۆچی دوایی بکەنیان بەو شێوەی ئێستا ئەوانەی کە ماون باری تەندروستیان ناجێگیر بێت زیاتر بە بۆنەی بەهۆی هەڵمژینی هەواوە با بڵین ئەو دووکەڵەوە بۆ کە بۆتە هۆی عەزیەتدان یان زەرەردان بە کۆئەندامی هەناسەیان ئەمەش هۆکاری مردنی ئەو دوو کەسەی سیانەی کەش بووە.